کاک موحسین بەڵێ حەت جارەکیش کە لە ئیشی دەگەڕامەوە زۆر هیلاک و مادی بووم بەرهانەکی نوێیە کە دەهاتمەوە ماڵێ سەبیحە لە دوورەوە بە ڕوەکی خۆش بە پێکەنینەوە بەرەو پیرم دەهات هەرچی ماندی بوو نە لە بیرم دەچەوە هەر زوو شتەکانی دەستنی وەردەگرەوانی لە بازار لەگەڵ خۆم کڕی بوو سەد جاران بە خێراتنی دەکردم لەگەڵ پیاوەکە یاخۆ بە خێر بێەوە ماڵەکەت ڕۆناک کردەوە هەمیش لە ژیانی خۆم بە بیرم نایە بە خراپە باسی برایەکان و خوشکەکان و داچک و بابی بکەم ئەلحەقی ئەویش هەروە بوو قەت بە خراپە باسی داک و بابی نەدەکرد جلێکچن الحەمدولله هەر جارێکیش سەبیحە خواردنەکی لۆ بکرد بام ئەگەر سوور بە ئەگەر بێخیێ بە یانیش ئەگەر لە کاتی سۆرکردنەوەی بوستا بە خۆ دنیا کاو نەدەبوو قەت لێی تۆڕە نەدەبووم کچەکە قەت هاوارم بەسەردا نەدەکرد ڕەحمە لە بابت دەم گوت بابە ئەو ئینسانە لە بیر دەکا ئەوەی دەکا وەرە هەر ئەوەن دەژنا بەخوای لە بۆ ئیشی کاری ماڵەوە کورە لۆ ئیش و کاری تایبەتی خۆشم ڕاپرسم پێ دەکرد سەبیحەی من زۆر زیرە بوو ئەمە زۆر شت لە یەکتری فێر بوون دەبا شتێکتان لۆ بجێڕمەوە ئەوە بوو ڕۆژێکیان سلام هەندی سوپاس دەکەم ئەوم بەڕێزی دایکت لە ماڵەوەیە؟ بەڵێ وەڵا ئەوەی ڕاستی بێت دایکم نردبوومی بۆ تۆزێک تەماتەنیمانە ئەگەر هەتان بێت دایە بەڵێ کوڕمەوە چی بوو لە دەرکەیدا؟ ئەو مارە ئیزعاجێ دیسان لە دەرکەیاندایە لۆ چێ هات بوون؟ لۆ تەماتەی کوڕم زۆرە تەماتە زۆرە ها بڕۆ بیاندێ بەس با پێت بڵێم کوڕم خوا دایتی ئەمە ئەمەت لێرە فەقیران منیا جارەش کەوت گرژ نەکەی بەرامبەر بۆ ماڵێ باشە دەبڕۆ بیاندێ سەلامیشیان لێ بکە دای کوڕمە دەستەکانت خۆش بە زۆر سپاس مەمنون سپاس مامۆلی ڕۆژانە ئەو ماڵە دەهاتن شتیان دەکرد منم سەبیحە خان بیکەوە باشی پورە سەبیحە خێر بێ سەر چاوان کچم قوربانەوە خێر بێ سەر چاوان وەزع چۆنە؟ الحەمدلله فەرمو جانی من باش بی پورە سەبیحە دایکم نردبوومی بۆ سێل کاگەرەتان بێت وەی بە سەر چاوان ئێستا لۆ دێنە باشی ناژوورێ نا قوربانە بم درەنگمە ئێستا دێن باشی بەسە دوو هێلکەمان هەبوو کێشەنیە پورەیگیان زۆر داوای لێبوردنەکەم هەموو جاراوای ئاستەکەم بەس خۆت وەس ئەمانەزانە مەکە کچ من ماڵی خۆتانە پێویستان بە هەرچ بوو لە خزمەتدا زۆر سپاس سەلام لە داکت بکە جانی من لەبیر نەکەی هات پێویستان بە چ بوو وەرە باشە پورەی جانەکەمی چاوەکەم خوازە حیاتی بەخێر